بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. لا واني بستو يكم دقينا سر بابتي آدابكاني شونوش. آدابكاني شونوش كومالكن أجر أنجاميان دين بێگومان خێری شەونوێژەکانمان ئەجری شەونوێژەکانمان زیاتر و زۆرتر دەبێ. یەک لە ئادابەکانی شەونوێژ بریتیە لەوەی کە ئەگەر چوویە سەر جێگات ویستت بخەوی لە دڵی خۆتدا نیەتی ئەوەت هەبێ کە ئەو شەو هەڵدەستیەوە شەونوێژ دەکەی و لە کاتی هەستانەوەشتدا 2 ڕکعات یا 4 ڕکعات یا 6 یا 8 ڕکعات دەکەی. ئەو ئەگەر لە دڵی خۆتدا نیەتت هێنا بەڵام قەدەری خوای بەخەبەر نەهاتی خەو زاڵ بوو بەسەرتدا، ئەوەی نیەتت لێی هێناوە خوای گەورە بە فەضلی خۆی هەموویت بۆ دەنووسێت و هیچ لە ئەجرەکەت کەم ناکاتەوە بەبێ ئەوەی کردبێشت. تەنها بە نیەتی چاک، تەنها بە نیەتی باش، تەنها بە نیەتی ئەوەی کە قەرار داوە هەستی بەڵام فعلەن کەم تەرخەمید نەکردو بەڵام بەخەبەر نایەی خەو بەسەرتدا زاڵ بووە، ئەجرەکەت بۆ دەنووسرێت بەبێ ئەوەی شەونوێژەکانت کردبن. پێغەمبەرمان صلی الله عليه وسلم دەفەرمێت من ئەتا فراشه، هەر کەسێک چوویە سەر جێگا وهو ينوي أن يقوم، نیەتی ئەوەشی هەبوو کە شەوێ هەستێتەوە فيصلي من الليل، شەونوێژ بکات لەو شەوەدا بەڵام فغلبته عينه، چاوەکانی خەو بەسەریاندا زاڵ بوو حتى يصبح، بەخەبەر نەهات هەتا بەیانی دەفەرمێ كتب له ما نوى، بۆی دەنووسرێت ئەوەندە ڕکعاتە ئەوەندە نوێژە کە لە ناو دڵی خۆیدا مەبەستی بووە بیانکە وكان نومه صدقة عليه من ربه، خەوەکەشی وەکو خێر و چاکە بۆ دەنووسرێت لەلایەن پەروەردیگاری. بۆیە ئەوە گەورەترین فەضلە، گەورەترین چاکەیە، گەورەترین بەخششە کە خوای پەروەردیگار لەگەڵ ئێمە و لەگەڵ عەبدەکانی خۆیدا دەیکا. بۆیە کاتێک کە دەچیە سەر جێگا ئەگەر بەڕاستی نیەتی ئەوەت هەبێ شەوێ هەستیەوە نیەتی چەند ڕکعاتت هەبێ ئەگەر بەخەبەر نەهاتی و خەو زاڵ بوو بەسەرتدا خوای گەورە ئەجرەکەیت بۆ دەنووسێت و تەنانەت خەوەکەشت نووستنەکەشت بە ئەجر و بە پاداشت و بە خێر و سەدەقە بۆ حساب دەکەن. ئەوە خاڵی یەکەم. بۆیە کاتێک کە دەچینە سەر جێگا ئەگەر فعلەن بەنیازین شەونوێژ بکەین با لە دڵی خۆماندا قەرار دەین کە ئەو شەو ئەوەندە ڕکعاتە نوێژە دەکەین، بۆی ئەگەر بە خەبەریش نەهاتین لە ئەجرەکەی بێبەش نەبێت. خاڵی دووهەم سنەت وایە کە بەخەبەر هاتی بۆ شەونوێژ دەست بە چاوت دابێنی بۆی خەو لە چاوت بتۆرێ و بڕوە، و هەروەها سنەتە سیواک کەی بۆی بۆنی ناو دەمت نەمێنێت و خەوت کەم بێ، و هەروەها ئەگەر لە دەرێ بووی یان لە نزیک پەنجەرە بووی سەیری ئاسمان کەی ئەوجار ئەو دوعایە بخوێنی کە پێغەمبەر خوێندوویەتی صلی الله عليه وسلم، کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە بەخەبەر دەهات بە دەستەکانی طبعاً مەسحی چاوی دەکرد، دەستی بە چاوەکانیدا دەهێنا، سیواکی دەکرد، سەیری ئاسمانی دەکرد و دەیفەرموو لا إله إلا أنت سبحانك أستغفرك لذنبي، لا إله إلا أنت سبحانك أستغفرك لذنبي وأسألك رحمة، اللهم زدني علما ولا تزغ قلبي بعد إذ هديتني وهب لي من لدنك رحمة إنك أنت الوهاب، الحمد لله الذي أحيانا بعدما أماتنا وإليه النشور. أو دعاء پاشان پێشەوەی دەست بە شەونوێژان کە هەر دوای دوعاەکە 10 ئایەتی کۆتایی سوورەتی آل عیمرانی دەخوێندن کە بە إن في خلق السماوات والأرض واختلاف الليل والنهار لآيات لأولي الألباب دەست پێ دەکات تا کۆتایی سوورەتەکە. ئەوجار دوای ئایەتەکانیش طبعاً ئەو دوعای دەخوێند اللهم لك الحمد أنت نور السماوات والأرض ومن فيهن ولك الحمد أنت قيوم السماوات والأرض ومن فيهن ولك الحمد أنت الحق ووعدك الحق ولقاؤك حق والجنة حق والنار حق والنبيون حق ومحمد حق والساعة حق
اللهم لك أسلمت وبك آمنت وعليك توكلت وإليك أنبت وبك خاصمت وإليك حاكمت فاغفر لي ما قدمت وما أخرت وما أسررت وما أعلنت أنت الله لا إله إلا أنت. ئەگەر کەسێک دوعاکە و ئاەتەکانی لەبەربوون پێشەوەی دەست بە شەو نوێژەکەی بکات و بچێ بۆ شەو نوێژەکانی ئەو ئاەتانە و ئەو دوعایانە بخوێنێ بۆی هەم بپارێتەوە و هەمیش خەو لەکنی نەمێنێت و خەواڵوو نەمێنێ، بێگومان شتێکی زۆر چاکە. ئەگەر ئەو دوعایەت لەبەر نەبوو یا ئەو ئاەتانت لەبەر نەبوون بێگومانی دەکرێت بە زمانی خۆت کۆمەڵێک دوعا بکەی، کۆمەڵێک پارانەوە بکەی یان چەند ئاەتێک لە شوێنێکی دیکەی قورئان بخوێنی، بەڵام بێگومان ئەگەر ئەوەی پێغەمبەرت لەبەربێ صلی الله عليه وسلم، بەڵام ئەوەی واریدە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە بینی خەو لە بینی نوێژەکەیدا کۆمەڵێک دوعای کردوون و هەروەها چەند ئاەتێکیشی خوێندوون. بۆی ئەگەر دقیق وەکو پێغەمبەر بکەین صلی الله عليه وسلم بێگومان ئەجرەکەی و پاداشتەکەی گەورەترە، بەڵام ئەگەر ئەوانت لەبەر نەبوون بێگومان بە زمانی خۆت هەر دوعایەکی بکەیت لەو نێوانەدا بپارەیەوە سنەتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم. خاڵێکی دیکە ئادابێکی دیکە ئەوەیە کە ئەگەر هەستای دوو ڕکعاتی یەکەمت بە کورتی بکە، ئەوجار دوای ئەوەی کە دوو ڕکعاتی یەکەمت بە خەفیفی بە کورتی کردن، یعنی قورئان زۆر تێدا نەخوێن، دواتر ڕکعاتەکانی دواتر چەندی حەزت لێ بوو چەندی پێت خۆش بوو دەتوانی درێژی کەیەوە. عائشة دەڵێت كان رسول الله صلى الله عليه وسلم إذا قام من الليل يصلي، پێغەمبەر صلى الله عليه وسلم کە هەڵدەستایەوە شەوانە نوێژی دەکرد، بەڵام افتتح صلاته بركعتين خفيفتين، سەرەتا دوو ڕکعاتی کورتی دەکردن، ئەوجار دواتر کە ڕکعاتی دیکەی دەکردن درێژی دەکردەوە. یان ئەبو هورەیرە دەڵێ پێغەمبەر صلى الله عليه وسلم فەرمووی إذا قام أحدكم من الليل فليفتتح صلاته بركعتين خفيفتين. يعني مسلم رواياتي كردو دەفەرمێت هەر کامێک لەیەوە هەستایەوە بۆ شەو نوێژ با سەرەتای نوێژەکان بە دوو ڕکعاتی کورت و سووک دەست پێ بکە. ئەوەش ئادابێکی دیکەیە، ئەگەر بەتەمای 4 ڕکعاتی بکەی، 6 ڕکعاتی بکەی، 8 ڕکعاتی بکەی، دوو ڕکعاتی یەکەمت با بە کورتی بن بۆ ئەوەی هەم ڕابێ و هەم خەوەکەت نەمێنێت و نشات و جوڵەت بۆ دروست بێت و بێتاقەت نەبی بۆ ڕکعاتەکانی دیکە. خاڵی چوارەم، ئادابی چوارەم، سنەت وایە کە بۆ خۆت لە ماڵ بەخەبەر هاتی چێت لەگەڵ دەژیێ، لە ناو ماڵەکەدا هەمووان بەخەبەر بێنی بەیەکەوە شەو نوێژ بکەن ئەگەر دوو ڕکعاتیش بێ. جا ئەگەر ژن و مێردن بەیەکەوە، ئەگەر داک و کچە بەیەکەوە، کوڕ و بابە بەیەکەوە، خوشک و برایە بەیەکەوە، گرنگ ئەو شوێنەی لی دەخەوی ئەگەر بۆ خۆت بەخەبەر هاتی و شەو نوێژت کرد سنەت وایە، چاک وایە ڕەفیقەکانی نووستنت، ڕەفیقەکانی ماڵت، هاو نشینانی ناو ماڵەکەت و خێزان و عائیلەکەت ئەوەی لەگەڵت دەژیێ بەخەبەریان بێنی بۆ ئەوەی ئەوانیش لە ئەجر و خێری شەو نوێژکردن و بەرەکەتەکانی شەو نوێژکردن بێبەش نەبن. پێغەمبەرمان صلی الله عليه وسلم دەفەرمێت رحم الله امرأ قام من الليل فصلى وأيقظ امرأته، فەرمێت ڕەحمەتی خوا لەو پیاوە بێ کە شەوانە هەڵدەستێتەوە بۆ شەو نوێژ، بۆ خۆی شەو نوێژ دەکات و هەروەها خێزانەکەشی بەخەبەر دێنێت. ئەگەر بە ئاسانیش بەخەبەر نەهات نەضح في وجهها الماء، بە سووکەی ئاو بە دموچاویدا دەڕشێنێ تا بەخەبەر بێت و خەواڵویەکەی لاچێ. و هەروەها رحم الله امرأة قامت من الليل، ڕەحمەتی خوش لەو ئافرەتە بێ کە شەوانە هەڵدەستێتەوە بۆ شەو نوێژ فصلت بۆ خۆی شەو نوێژەکەی دەکات وأيقظت زوجها، مێردەکەشی بەخەبەر دێنێ فإن أبى نضحت في وجهها الماء، في وجهه الماء، ئەگەر هەر بەخەبەر نەهات بە نەرمی ئاو بە دموچاویدا دەڕشێنێ دەپڕژێنێ تا خەوەکەی لێلاچێ. بۆیە ڕەحمەتی خوا، پێغەمبەری خوا دوعای بۆ کردووە بۆ ئەو پیاوەی و بۆ ئەو ئافرەتەی کە هاوسەرەکەی خۆی بەخەبەر دێنێت و بەیەکەوە سنەتی شەو نوێژ کە سنەتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم بەیەکەوە زیندوی دەکەنەوە. لە فەرمودەیەکدا هەر ئەبو هورەیرە بۆمان دەژێڕێتەوە کە دەفەرمێت أن رسول الله صلى الله عليه وسلم قال، پێغەمبەری خوا فەرموویەتی إذا أيقظ الرجل أهله من الليل، ئەگەر پیاوێک خاو خێزانی خۆی
یا هاوسەرەکەی خۆی بەخەبەر هێنا و هەڵیستاندەوە شەوانە بۆ شەو نوێژ و فەسەلا بەیەکەوە شەو نوێژیان کرد ئەو سەلە ڕکعەتەینی جەمیعەن یان دوو ڕکعەتیان کردن بەیەکەوە هەموو ئەندامانی خێزان و ماڵ کوتیبە فی الذاکرین والذاکرات ئەو پیاوە ئەو ئافرەتە و دانیشتوانی ئەو ماڵە لەگەڵ ئەو کەسانە دەنووسرێن کە بەردەوام یادی خوای پەروەردیگار دەکەن لە پیاوان و لە ئافرەتان بێگومان الذاکرین والذاکرات أعد الله لهم جەنات ئەوانەی کە یادی خوای دەکەن خوای گەورە بەهەشتی بۆ ئامادە کردووە بۆیە ئەگەر لە ماڵێکدا بووی پیاو لەگەڵ خێزانی خێزان لەگەڵ پیاوی لەگەڵ خوشکت برات هەر کەسێکە لەگەڵ دەژیە کاتێک کە بۆ خۆت بەخەبەر دەی و شەو نوێژ دەکەی سنەت وایە چاک وایە ئەوانەی دەوروبەری خۆشت بەخەبەر بێنی و ئەگەر بە ئاسان پێت بەخەبەر نەهاتن خۆتیان لەگەڵ ماندووکەی بە شێوازێکی نەرم و لەسەرخۆ ئەگەر لەو شوێنەدا لەو جێگایەدا شەو نوێژکرا و بە جەماعەت مەبەستم بە کۆمەڵ هەر کەسەی بۆ خۆی شەو نوێژی کرد بێگومان ئەو مەجلیسانە مەجلیسی دەبنە مەجلیسی ذیکر مەجلیسی ئامادەبوونی مەلایکەت مەجلیسی شاهیدیدانی مەلایکەتەکان و هەروەها ئەو کەسانە خوای پەروەردیگار بەهەشت و لێخۆشبوون و مەغفیرەتی خۆی بۆ ئامادە کردووە خاڵێکی دیکە یەکێکی دیکە لە ئادابەکان ئەوەیە ئەگەر خەوت هات بە خەواڵووی نوێژە نەکەی هەر کاتێک خەو زاڵ بوو بەسەر چاوەکانتدا واز لە نوێژەکەی بێنە جا ڕادەکشەی دەچی ئاوت موچاوتدا دەکەی یان تۆزێک دەخەوی و جارێکی دیکە هەڵدەستیەوە گرنگ ئەوەیە یەک لە ئادابەکانی شەو نوێژ ئەوەیە کە خەوت هات واز لە شەو نوێژەکەی بێنە بۆی خۆشت لەسەر نوێژەکەت بێ لە ناو نوێژەکەتدا بە خەواڵووی کەلیمەیەک نەڵێی تووشی تاوان و تووشی گوناه بی نەیکێ وەک دەڵێ عینادی بڵێ ئیلا دەبێ مەسەلەن ئەوەندە ڕکعاتەی هەر بکەم خەویشم بێ چاویشم دەربێ چاویشم کوێر بێ نە کە خەوت هات سنەت وایە واز لە نوێژبێنی و بە خەواڵووی نوێژەکەت نەکەی عائشە دەفەرمێت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی إذا قام أحدكم من الليل کاتێک کە یەکێکتان هەستایەوە بۆ شەو نوێژ فاستعجم القرآن على لسانه قورآن گوتن فاتحە خوێندن و ذیکرەکانی لەسەر قورس بوون بە زەحمەت لە خەواڵوویان بەسەر زاریدا دەهاتن فلم يدري ما يقول نەیدەزانی دەڵێ چی فليضطجع بابسێ ڕاکشێ بابسێ تۆزێک بخەوێ جا بەخەبەر هاتەوە بەخەبەر نەهاتەوە خوای گەورە ئەجرەکەی بۆ دەنووسێ وأنس دەڵێت دخل رسول الله صلى الله عليه وسلم المسجد ڕۆژێکیان پێغەمبەر صلى الله عليه وسلم هاتە مزگەوت حەبلێکی بینی لە بینی دوو کۆڵەکاندا بەستراوەتەوە فەرمووی ئەوە چییە؟ وتیان ئەوە ئی زەینەبەیە نوێژە دەکا کاتێک کە بێتاقەت دەبێت و ماندوو دەبێت و هیلاکەت دەبێت دەچێ خۆی بەو پەتانە دەبەستێتەوە بۆی بە عەرزی نەکەوێ پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم حلوه فەرمووی بڕۆ ئەو پەتانە لێکەنەوە ليصلي أحدكم نشاطه کە نوێژتان کرد لەو کاتەدا نوێژە بکەن کە جوڵەتان تێدایە فإذا كسل أو فتر ئەگەر تەمبەڵ بوون یا ماندوو بوون فليرقد بڕۆ ڕاکشێ بڕۆ بخەوە نوێژی بە خەواڵووی قورئان خوێندنی بە خەواڵووی دوعاکردنی بە خەواڵووی تووشی هەڵەت دەکا و سنەت نییە و پێغەمبەر وای نەکردووە بە پێچەوانەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕێنمونی کردووین کە بە جوڵە و نشاتەوە شەو نوێژەکانمان بکەین کە تووشی هیلاکەت و ماندوو بوون بووی وازی لێبێنە هیچی دیکە مەکە یان بڕۆ تۆزێک بخەوە لە کاتێکی دیکەدا هەستەوە ئەگەر حەزت لە عیبادەتی دیکە بکە بەڵام بە خەواڵووی عیبادەتەکەت ئەنجام نەدەی خاڵێکی دیکە ئادابێکی دیکە ئەوەیە کە زۆر لەسەر خۆمان شەو نوێژ قورس نەکەین لە خۆی نەگری وازبی نەکەی چونکە مەرج نییە ئینسان هەموو ڕۆژێ تاقە و توانای وەکو یەک بێ مەرج نییە قەرارەکە دوابێ بڕیارەکە دوابێ کە هەموو شەوێ ئیلا کەستایەوە نابێت لە 8 ڕکعاتی کەمتر بکەیت لە 6 کەمتر بکەیت لە 11 کەمتر بکەیت هەر کەسەی بۆ خۆی دەناسی دەزانی وەک دەڵێ چەند دەتوانی بەخەبەر بی چەند دەتوانی هەستی چەند دەتوانی بە نیشاط و جوڵەوە لە ناو نوێژەکەتدا بمێنی لە کەسێکەوە بۆ کەسێک لە تەمەنێکەوە بۆ تەمەنێک لە شوێنێکەوە بۆ شوێنێک
و بەپێی ماندووبوون و حەسانەوەی ئینسانەکانیش دەگۆڕێ. کەسی وا هەیە ڕۆژێ ماندوو نییە و هیلاک نییە، لەوانەیە بتوانێت شەوانە بە سەعات دانیشێت و نەخەوێ. بەڵام خەڵکێک هەیە کەسابەتی دەکا، ئیشی دەکا، ڕۆژە هیلاکە، لەوانەیە شەوێ بتوانێت تەنها چەند دەقیقەیەک بەخەبەر بێ. وێ وریابە هەر کەسەی با بەپێی توانای خۆی بڕیار بۆ خۆی بدا چەند شەو نوێژ دەکە. کە بەبێ گومانی ئینسان ئەگەر شەو نوێژ کات بەڵام بەو مەرجەی بەردەوام بیکات چاکترە لەوەی کە هەندێک شەوان بیکەی کۆمەڵێک ڕکعاتی زۆر و دواتر وازی لێبێنی یا تەرچیکە یا کەمیکەیەوە. عائشە خوا لێ ڕازی بێ دەیفەرموو پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم خذوا من الأعمال ما تطيقون، فەرمووی جێبەجێکەن کار و کردەوەکان ئەوەندەی لە تواناتاندا هەیە. فوالله لا يمل الله حتى تملوا، خۆ سوێن بەخوای خوای گەورە ماندوو نابێ هەتا ئێوە ماندوو نەبن، یان خوای گەورە پاداشتەکەی خۆی لە ئێوە نابڕێتەوە هەتا ئێوە ماندوو بێ تاقەت نەبن لە عیبادەتەکان و لە خواپەرستیەکان. بۆی وە لە حەدیثێکدا پێغەمبەر پرسیاریان لە پێغەمبەر کرد صلى الله عليه وسلم أي العمل أحب إلى الله تعالى، کام کردەوەی لای خوای گەورە لە هەموو کاتەکان خۆشەویسترە؟ فەرمووی ئەدوەمه وئین قەلە، ئەو کردەوەی کە بەردەوامترینیانە ئەگەر کەمیش بێ. کردەوەی چاک ئەگەر بەردەوام بی لەسەری با کەمیش بێ ئەجرەکەی زۆرترە لە عیبادەتێکی زۆر بەڵام جارجار بیکەی و جارجار تەرچیکەی. و هەروەها ئیمام مسلم بۆمان دەگێڕێتەوە کە دەفەرمێت كان عمل رسول الله صلى الله عليه وسلم ديمة. عائشة جراویەتیەوە کە دەفەرمێت کردارەکانی پێغەمبەر صلى الله عليه وسلم ئەوەی دەیکرد بە بەردەوامی دەیکرد. وكان إذا عمل عملا أثبته، وأجر كارێکیشی کردبایە زۆر بە تۆکمەی بە جوانی بە باشی کارەکەی دەگەیاندە شوێنی خۆی پێغەمبەر صلى الله عليه وسلم. بۆی ئینسان لە عیبادەتیشدا دەکرێت کەمی بکەی بەڵام بە جوانی بیکە، دەکرێت کەمی بکەی بەڵام بە بەردەوامی بیکە. و هەروەها لە حەدیثێکدا پێغەمبەر دەفەرمێت صلى الله عليه وسلم لا تكن يا عبد الله لا تكن مثل فلان، أي عبد الله وكو فلان كسي مبا كان يقوم من الليل فترك قيام الليل. وهندك شوان هل دستيتو شو نوێژ دەکات و هندێک شەوانش هەر هەڵ ناستێتەوە نایکە. بۆیە مەیکە بەعادە شەوێ تەنها بەرەمونە هەفتەی تەنها شەوێکی هەستیەوە 15 ڕکعاتی بکەی بەڵام 5-6 شەوی دیکە لی بخەوی، ناچاکتر وایە هەموو شەوێ هەستیەوە ئەگەر تەنها 2 ڕکعاتیش بی شەو نوێژەکەت بکەی و بەردەوام بی لەسەری، وەک دڵی هەتا لە ژیاندای و لە تاقەت و توانادا ماوی کردارەکەی بکە وازی لێ بهێنە، بەڵام زۆری لەسەر خۆت قورس و گران مەکە. پێغەمبەر صلی الله عليه وسلم باسی پیاوێکیان لەلا کرد، گوتیان فڵان کەس شەوێکە دەخەوێت هەتا بەیانی بەخەبەر نایە، وەکو حاڵی زۆری ئێمە. فەرمووی ذاک رجل بال الشيطان في أذنيه، فەرمووی ئەوە پیاوێکە شەیطان بیزی لە گوێی کردووە، شەیطان کەڕی کردووە. ئینسانی ئیمانداری باش، ئیمانداری ئیمان بەهێز، ئیمانداری ئیمان بە قووەت واز لە شەو نوێژ ناهێنێ. بەڵام مەرزنی هەموو شەوێک 8 ڕکعاتی بکەی، مەرزنی هەموو کەس بتوانێت 8 ڕکعاتی بکە، بەڵام بەبێ گومانی ئینسان ئەگەر ویستی هەبێ، ئەگەر ئیرادەی هەبێ، دەتوانێت لای کەمی شەوێ 2 ڕکعاتی شەو نوێژ بکات کە پشتیوان بەخوای پەروەردیگار لە دەرسەکانی داهاتوودا باسی ئەوە دەکەین کە کەی دەتوانین شەو نوێژ بکەین و کام کاتە چاکترە بۆ ئەنجامدانی شەو نوێژ. صلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين.